ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی لە چەند ڕۆژی ئایندەدا دوایین کۆبوونەوەی سەبارەت بە پەسەندکردنی نەخشە ڕێگەی حیزبەکەی دەکات و بڕیارە پاشەوە یەکێتی سەردان و گفتوگۆکانی بۆ لایلانەکان دەست پێ بکات. هەرچەندە تا ئێستا یەکێتی ناوەڕۆکی نەخشە ڕێگەکەی ئاشکرا نەکردووە، بەڵام بە وتەیەندامانی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی لە نەخشە ڕێگەکەدا چارەسەری ڕیشەیی بۆ هەموو کێشە و قەیرانەکان یاریمی کوردستان دانراوە. چاوەڕێژ دەکرێت هەموو لایەنەکان وەک پرۆژێکی نیشتیمانی بۆ تێپەڕاندنی ڕەوشی ئێستا پێشوازی لێ بکەن. هەموو ئەو پرسانەی کە خاڵی ناکۆکی نێوان لایەنە سیاسیەکانە و نەخشە ڕێگاکە دەستی بردووە بۆ هەموو ئەو پنتانە، کێشەی سیاسی، کێشەی ئابووری، کێشەی هەرسێ سەرۆکایەتیەکە تەرحی خۆی هەیە نەخشە ڕێگای خۆی لە کۆتاییدایە ئامادەکە و لەگەڵ هەموو لایەنە سیاسەکان دانیشێ. هەموو ئەو لایەنە سیاسیانی کە ناکۆکیان هەیە لەگەڵ یەکتری بەم نەخشە ڕێگایە جۆرێک لە لەنێزیک بوونەوە بەدیدێ و کۆی قەیرانەکانی کوردستان ئەکرێ لە ڕێگەی ئەم نەخشە ڕێگایەوە بە هەندێک لە حەزاتی لایەنە سیاسەکانیش بەتاکید جێگەی ئەوە شێڵراوەتەوە کە لایەنە سیاسەکانی کوردستان ئەوانیش بتوانن دەوڵەمەندی کە نەخشە ڕێگاکە و دەرچەیەکی باشە بێ بۆ دەربازبوونی هەرێمی کوردستان لە کۆی ئەو قەیرانە سیاسی و ئابووری و ئیداریانەی کە هەیەی بەدڵنیاییەوە هەرسێ سەرۆکایەتەکەی کوردستان، سەرۆکایەتی هەرێم و پەرلەمان و حکوومەت لە ئەجندای نەخشە ڕێگاکەی یەکێتی نیشتیمانی کوردستاندا هەیە و دیراسێکی ورد کراوە و هەفتەی داهاتوو کە ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی کۆ دەبێتەوە کۆتا بڕیار لەسەر نەخشە ڕێگاکە دەدا و پێم وایە لە ڕاستیدا ئەم نەخشە ڕێگایەکی جددیە بۆ دەربازبوونی کوردستان لە ئەو قەیرانانەی کە تووشی بووە. بەپێی زانیاریەکانی کورسات نیوز، جگەلەوەی گفتوگۆیەکی چڕوپڕ لەسەر نەخشە ڕێگەکە کراوە لە کۆبوونەوەکانی مەکتەبی سیاسی و ئەنجومەنی سەرکردایەتیدا چەند جارێک گۆڕانکاری لە ناوەڕۆکی نەخشە ڕێگەکەدا کراوە و بۆ دەوڵەمەندکردنی بڕگە و خاڵی تری بۆ زیاد کراوە. ئەمەش بە بۆچوونی کادرانی ئەم حیزبە پەرۆشی یەکێتی نیشان دەدات بۆ گەرانتی سەرخستنیە و هەنگاوی کە دەستی پێکردووە. هەم مەکتەبی سیاسی، هەم ئەنجومەنی سەرکردایەتی و پاشتریش هەم ئەنجومەنی ناوەندیش بە مەسئولیاتێکی زۆر گەورەوە ئەم نەخشە ڕێگایان داناوە و بە دوور لە بەرژەوەندی تەسکی حیزبایەتی بەڵکو بە ئاراستەی تێپەڕاندنی قەیرانەکان و خزمەتکردنی خەڵکی ئێستاکە بەشێکی گەورەی ئەم نەخشە ڕێگایی کە دانراوە پەیوەندی بە قوتی خەڵک و بە ژیانی خەڵکەوە هەیە. یەکێتی بۆ سەرخستنی نەخشە ڕێگەکەی و دۆزینەوەی ڕێگەی دەربازبوون لە قەیران و ناکۆکیە سیاسیەکان بۆ چوون و تێڕوانینی لایەنەکانی بەلاوە گرنگە. وەک سەرکردایەتی و حیزبە دەڵێن لە کاتێکدا ناوچەکە و کوردستان لە بەردەم گۆڕانکاری گەورەدایە، یەکێتی دەیەوێت پرۆژێک بخاتە بەردەم لایەنەکان کە چارەسەری زۆربەی کێشەکانی تێدا بەدی بکرێت. مەریوانە بڵا، کورسات نیوز، سلێمانی.